لە یادی کۆچی دوایی ڕابەری نەتەوەی کورد بەرزانی مستەفا سلااو ڕۆحی پاشی مستەفا بەرزانی و هەموو شەیدانی بزود ڕزگاری خوازی کورد لە ڕاستیە هەر میلەتێک لە زەمانێکی تایبەتیە کە چەسانەوەی لەسەرەوێ پێداویستی مێژوو واکە کە سەرکردەیەک ڕەهبەرێک دەرکەوێت بۆ ئەو میلەتە لە قۆناغێکەوە بۆی قۆناغ بیازێتەوە. گەلی کوردستانیش لەو قۆناغا لە هەلومەرجێکی سەختا بوو کە بارزانی مستەفا وەکو سیاست وەکو شۆڕی پێشمەرگانە دەرکەوت ئەو کە توانیت لە لێرەوە بۆ هاوکاری کۆماری مەهاباد بڕوا لەو زەمەنا هەر لە بوونێتی بارزانیە بوونێتێکی هاوکاریکردنە ڕۆحێتی هەبوو ئەنی هاوکاریکردنی چ وەکو نەتەوەکەی خۆت وە چ وەکو هاوکاریکرد پەنادانی ئازادی خوازانی عراقی لە مەرحلە جیاجیەکان. دواتر کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ڕێنمایی ئەو بە بیرۆکی ئەو دامەزرێت قۆناغێکە بێت کە کورد نەتەوەیەکی پەرتەوازەیە هێزی کورد هێزە کۆمەڵایەتی و سیاسەکانی کورد دابش بوون بۆ ناوچەیەک مەکتە هێزی لە کەرکووک لە هێزێکی کۆمەڵایەتی لە هەولێر لە سلێمانی لەو شوێنانێت مستەفا بەرزانی توانی چەتێک دروستکە لە پارتی دیموکراتی کوردستاندا لەم پەڕی چە بۆ پەڕێڕاستی کوردی لە چوارچێوەی لەژێر ئەو چەترا کۆکاتەوە و ئاراستیان کا بۆ ئامانجەکانی گەلی کوردستان کە ئامانجی بەدەستێنانی مافەکانی گەلی کوردەوە و پەرەنتەوەکانی تر جگە لە ئەوەی کە توانی لە مەرحەلەیەکە کە پەرتەوازەی کورد پارچە پارچەی کوردیەک بخاتەوە لە هەمان کاتە ئەو ئازادی خوازەکانی عێراق کە هەڵا هاتن لە عێراق کێشیان هەبوو پەنانێ نابەر کوردستان و لای بەرزانی ینی داڵدەیەدران بۆی دەستگیر نەکرێت بۆی بارزانی وەک ینی هەمووەکو کەسایەتێکی سەربازی هەمووەکو کەسایەتێکی سیاسی هەمووەکو کەسایەتێکی کۆمەڵایەتی هەوڵێدا کۆی خەڵکۆکاتەوە وەتوانم بڵێم لە زۆربەی مەرحەلەکانی شۆڕژی کووردا تەنها سەردەمی مەلا مستەفا توانێتی پەیوەندیەکی دروست لە بینی سیاسی و ڕۆشنبیرەکانی کووردا دروستکە کە زۆربەی ڕۆشنبیرەکان نزیک بوون لە جەنابی بەرزانی وەکو مامۆستا هەژار و ڕۆشنبیرەکانی ئەو سەردەمە بۆیە بارزانی لە ڕۆحێتی هەبوو کۆکردنەوە لە ڕۆحێتی هەبوو کە باوەڕیشی وا بوو کە ئێمە بە پەرتەوازەی هیچمان پێ ناکرێت بۆ باوەڕیشی وا بوو لە ناوماڵی خۆمانە هەم ڕێکەوین و هەم گفتو گۆش لەگەڵ دەڕی خۆمانە. لە ڕاستیە ئەگەر ئێمە باسی بینە سەر باسی بارزانی نەمر جیالەوەی کە خۆی لە بنەماڵێکی شۆڕژگێڕ و خاوەن بەرخۆدانێکی مێژووین لە مێژووی کوردستانە هەر لە سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزانیەوە و دوایەوە خۆشی کە هاتۆتە دنیاوە پێشمەرگەیەکی ئەو بزوتنەوەیە بووە تا بۆ بەو سەرکردە و کارێزما گەورەی لە ڕووی ڕۆحی و لە ڕووی نەتەوەیەوە بۆ کورد کلێنێکی زۆر گەورەی گرتووە. حقەتەن کە باز لە بارزانی ئەکرێ پێویستە چەند ڕەهەندێک هەیە هەمیشە لەبەر چاومان بێ. ڕەهەندی کوردایەتی کە ئەوە بێشک جەنابی بارزانی سەرقافڵەی ئەو بوارەیە، ڕەهەندی سیاسی کە توانیوێتی لە کۆی ئەو ململانیانەی کە لەسەر ساحەکە بووە هەر لە تقریبا توانین بڵێن لە پێش شەڕی دووەمی جیهانەوە و تا بە تاو کاتێک کە کۆچی دوایی کردووە و لە دوای شۆڕشی ئیلول و دەستپێکی شۆڕشی گوڵان بارزانی وەکو کەسێکی سیاسی کاریگەری هەبوو لەسەر ئەو ململانیانە و توانیوێتی تەعاملێکی سیاسیانە لەسەر سەحنی سیاسی ململانەکانە بکە جا لە بوارە سەربازێکە. ڕەهەندی تر زۆرن کە ئێمە قسە لەسەر بارزانی بکەین. یەک لەوانە کۆمەڵی سیفاتی بارزانی هەیە کە بەداخەوە توانم بڵێم ئەمڕۆ زۆر ڕەنگی نەیاوەتەوە لە ناو کەسایەتی تاچی کووردا و حتا تەنانە لە ناو پارتیشە. مەسەن لێبوردەیی لایەزان ئەم سیفەتە بەردەوامە، بەخشندەیی، خۆ بە گەورەی نەزانین. لە خۆشیە بارزانی هەمیشە دوای هەواڵەکان و هاوڕێکان و ڕفیقەکانی کەوتووە، لە ناخۆشیە پێشیان کەوتووە.
ئەگەر سەرنج لەو ڕووداوانەی مێژووی شخصی بارزانانی بی لە بیدایەتی سەرەتای ژیانەوە تا کۆچی دوایی کردووە لە خۆشیەکانە هاوڵەکانی پێشخستووە لە نەخۆشیەکانیشە خۆی ڕوبڕبووەوە لە پێش هەمووانە. دواتر هەر سیاسەتی بارزانانی بوو کاری کردە سەر ئەوەی کە زۆرێک لە ڕۆشنبیرانی عەرەب و ڕۆشنبیرانی نەتەوەکانی دەوروبەرمان سەرسام بن بە کەسایەتی بارزانانی. چکە ئەو پێی وابوو ئێمە کوشتەی دەستی نەبوونی دیموکراتیەت و نایەکسانی و نادەدوەرین لەم ناوچەیەدا. ئەگەر مێژوش غەدری لێکردوین پێویستە گەلانی ناوچەکە، بیرمەندانی ناوچەکە، دڵسۆزانی ئەو منتیقی لە نەتەوەکانی ترەوە بیر لەوە بکەنەوە کە ئەو نادات پەروەری و ئەو قەدری کە لە مێژووە لە کورکراوە بیسڕنەوە و بکەوینە سەر ئاستی ئەوەی کە بتوانین وەکو گەلانی منتیقەکە پێکەوە بە ئاشتی و بەبرایە نەبژین. هەر بۆیش لەو ڕەهەندەوە گەر تەمەشای بارزانی بکەی خەڵکێکی زۆر تەنانەت پێشمەرگەی عەرەبەوە لە شۆڕشە، پێشمەرگەی نەتەوەکانی ترکە لە پێکهاتەی ناوچەکەن وەکو تورکمان وەکو ئاشووری کلدان ئەمانە لەگەڵ شۆڕشەکەی بارزانیا بوون. قسەکردن و هەڵسەنگاندنی کەسایەتیەکان دیارە بێ بە پێوەری خۆی و بە پێوەری سەردەمی خۆی قسەی لەسەر بکرێت. ئێمە کەسەیری بارزانیەکەی سمبولە لە چەند ڕوویەکەوە سمبولە، لە ڕووی نەتەوایەتی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی، لە ڕووی سەربازی. بەڕێسان باسیەوەتان کرد بارزانی بێژگە لە کورد چۆن توانی مەسەلەن سمبولیەتی خۆی بچەسپێنێ ئیسبات بکە. بارزانی ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی بارزانی نەمر، بارزانی لە خێزانێکی ئاسایی نهاتوت دنیا. بارزانی کە کاتێک دێتە ژیان لە تەمەنێکی زۆر منداڵیە لە سجنا بووە، لە تەمەنی 4 ساڵیە خۆی و خانەوادەکەی لە پێناوی چیە لە بڵین لە بەندی خانە کراون، لە پێناوی ئەوەی ئەوانە شۆڕژگێر بوون دژی ستەم پێش ئەوەی لە بۆ کورد، پێش ئەوە ئەوانە دژی ستەمی سەردەمی حاکمەکانی سەردەمی خۆیان وەستاونەوە کە ئەو کاتە عوسمانەکان بەشی خۆیان زڵم و زۆریان کردو بە تایبەتی لە ناوچی کوردستانە و لە هەموو ئەو ناوچانی کە لە بندەستی عوسمانیا بوون بەشێکی زۆر ستەمیشان هەبووە. بەرزانی خێزانی بەرزانی کە خۆی دەبینێتەوە لە سەرەتا لە شێخ عەبدولسەلامی گەورە کە خۆی بە بنەماڵەیەکی ئاینی یعنی ڕەهەندێکی ئاینی باشیان هەبووە و ڕەهەندێکی کۆمەڵایەتیان هەبوو لە هەموو ئەو من ناوچانەی بارزانەکان ژیاون تەنانەت بۆ عمقی بۆ ناو کوردستانی باکووریش هەژمونیان هەبووە و بە عایلەی شێخ عەبدولسەلامی بەرزانی کەسایەتی گەورەی سەردەمی خۆی بووە. دوای ئەوە شێخ محەممەدی بەرزانی کە باوکی بەڕێز جەنابی مەلا مستەفا بووە بۆ خۆی ئەویش کەسایەتیەک بووە. دیارە ئەگەر کەسایەتێکی ناسرا و کەسایەتێکی دژەستەم نەبوو بێ ئیعدام ناکرا. هەر ئەمە لەلایەکە بەرزانی هەستی بە زڵمی نەتەوەی خۆی کردووە بەرامبەر بە نەتەوەکەی. پرسیارەکە بۆی دوور نەکەومەوانێ بارزانی بنەماڵەیەکی ئاینی بوون لە ناوچەکە و بنەماڵەیەکی کۆمەڵایەتی گەورە بوون، پەیوەندی کۆمەڵایەتیان هەبووە لەگەڵ خەڵکی عێراقا. دوای ئەوە بەرزانی ستەمی ستەمکاران یا کاربەدەستانی تێکڵاو نەکردووە بەلایەنە کۆمەڵایەتێکە. ئەو بەرزانی کە شۆڕشکرێت دژی عەرب نەبووە، دژی ئەو سیستەمە سیاسیە بووە کە عێراقی بەڕێوە بردووە کە هەم ستەمی لە کورد کردووە و هەم ستەمی لە عەرەبیش کردووە، ستەمی لە تورکمان و ئاشووری و کلدانیش کردووە. بۆیە بەرزانی هەمیشە وەکو چەترێک وا بووە بۆ ئەوانەی کە دژی ستەمن کە دژی سڵمن. بارزانی توانیوێتی پەیوەندی باش لەگەڵ ئەوانە دروستکە بۆ ڕاوەستان و بۆ وەستانەوە دژی ئەو ستەمەی کە بەرامبەر بە خەڵکی عێراق لە هەموو نەتەوەکانەکرێ.
شۆڕشی بەرزانی و کووتمان پێش ئەوەی شۆڕش بێ بۆ کورد و داواکاری کورد و ناوچەی جغرافیای کوردستان شۆڕشێ بووە دژی ستەم بەڵام بە حکمی ئەوەی بارزانی لە کوردستانە ژیاوە بە حکمی ئەوەی کە ستەمێکی زۆر لە کورد لە ڕووی نەتەوەیی لە ڕووی کللتوری لە ڕووی سنوور کراوە شۆڕشەکەی بارزانی شۆڕشی هەموو گەلانی کوردستان بووە بە هەموو پێکاتەکانی کوردستانەوە ئەمە لەلایەک لەلایشکە هەموو کاتێک بڵین بارگای بارزانی بۆتە شوێنی داڵدەی ئەو عەرەبانەی دژی ستەم وەستاون ئەو ئاشوریانەی دژی ستەم وەستاون هەموو گەلانی عێراقکە لە کولد و ئاشور و تورکمان و یعنی هەرگیز بارزانی دەرگای بەڕووی هیچ کەسێکادا نەخستووە بۆیە دەبینین یعنی من خۆم لە سەردەمی شۆڕشی ئەیلولاژی ژیاوم کەسانی عەرەب هەبوون لە ناو پێشمەرگەیە و کەسانی کریستیانی زۆر هەبوون من بەناو هەندێکیان یعنی لە لامە و تەنانەت تورکمانیش هەبوون لە ناو شۆڕشی کوردە دوای ئەوە وەکو تۆ تر لۆکاڵی نەبووە بارزانی لەگەڵ ئەوەی کە ئەو خەباتی بۆ کوردستانی عێراق و بۆ عێراق بووە خەباتیشی بۆ گەلانی بۆ کوردەکانی باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاواش بووە من ئەوەی کە ئێستش بە ناو لە لام و ناوەکان نەزانم چەندین پێشمەرگەی ڕۆژهەڵات لە ناو پێشمەرگەکانیە و حتا خزمی خۆم هەیە کە لە دوی ڕۆژهەڵات تا ئێستش بڵین پێشمەرگەی ئەیلولون و موچی خۆیان وەرەگرن حەقی خۆیشانە چونکە نەکرد بڵین کوردی ڕۆژهەڵاتن کوردی ڕۆژهەڵاتن بەڵام لە هەمان کاتە سەردەمێ لێرە ژیاون و ڕەگەزنامەی عراقیشیان هەیە یعنی بە حەقیقەت مافی خۆیانە نە شۆڕشی بەرزانی شۆڕشی لۆکاڵی نەبووە گەورەی بەرزانی لە شوێیە دەرەکەوێت لەوەیە گەورەکەی لە ناوچەیەکە قەتیس نەماوە بڵین ناوچەی بارزانە یا ناوچەی زێبارە شۆڕشی بەرزانی لە خانەقین گەرمتر بووە تا زاخۆ ئەوە خۆی زۆر گرنگە کوردەکانی فەیلەکانی بەغا ئەو فەیلانی کە ئێستا زۆر بەداخەوە ئەوانە جانبی بڵین لایەنی تایفی و مەسەبیەکان گرتو وازیان لە کوردایەتیانە ناڵین هەمووی بەشێکە بەهێزترین لقی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا بوو چونکە فەیلەکانی لێبوون تەنانەت ئەو فەیلانە ئەگەر بەرزانی خۆی دژی تیرۆر بوو چەند جار هاتوونە خزمەت بەرزانی توانە ئەمە ئەتوانین فڵان قائیدیا فڵان سەر کوردەکە بکوژین بەرزانی و توێتی ئەگەر کارێکی وا ئەکەن مەسەڵەن قومبەلەیەک هەڵبەنە ماڵێکەوە ئێوە هینی ئەوە ئەکەن کە مناڵێک نەکوژرێ بێتاوتیانە ناوتێ دێن مەکەن یعنی جینا لە سەردەمانێکە لە حەفتەکانە و لە شەستەکانیشە پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی بەلام سەفای خوا لێ خۆش بوو چیان ویستایە بەهۆی ئەو کوردانی لە بەغا بدەیان کرد جارەوەی لە بەرەبیانی مێژۆ قەدرمان لێکراوە بەڵام ئێستا ئێمە کوشتەی نەبوونی دیموکراتێتی عەقڵیەتی نەتەوە سەردەستەکانی ناوچەکە تورک عەرەب فارس نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە بیر و باوەڕی بارزانی کە خۆی لە دادپەروەری و ئازادی و دیموکراتیەتا بینیوەتەوە ئەمەیان پێ هەزم بکرێ پێ قوبوڵ بکرێ ئەگەر سەرسامیش بوو بن بە کەسایەتی بارزانی بەڵام هەر دژایەتیان کردووە چونکە زانیویانە ئەو دیموکراتیەتی کە بارزانی داوایەکە ناوچەکە ئەکە خاتە حاڵەتێکی دۆخێکی ئارامی و سەقامگیریەوە لەوانەیە ئەم ئەو دۆخە ئارام و سەقامگیرە بۆ هەندێک لایەن سوودی نەبوو بێ زیاتر ئێمە ئەوانیان کردوەوە بەگشت ئێمە هەتا کارگەیشتۆتە ئەوەی کە ئەو کارەساتە گەورانی وەکو ئەنفالی چیمیاباران چی و چیمە مەسەراتۆ چەندان بە هەزاران ڕۆڵی هەموو میلەتە ئیعدام کراوە ئەوەی کە گرنگ بێک لە ژیانی بارزانیە یەکێک لە گرنگجەکانی تری ژیانی بارزانی خۆشەویستی ئەوە بۆ خەڵکو و خۆشەویستی خەڵکە بۆ جەنانی بارزانی تۆ ئەگەر ئاوەڕ بدەیەوە لە مێژوو سەرەتای شۆڕشی ئەیلول تا کۆتایی شۆڕشی ئەیلول و کاتی نسکۆ هەموو کورد لە ژێر ئاڵای پارتی و لە ژێر ئاڵای بارزانیا یەکگرتوو بوو بەڕەغمی ئەو هەموو کۆسپ و تەگەرەی کە هاتە پێشی و بۆی دروست کرا و کەسانێک لێ هەڵگەڕانەوە بەڵام گەورەی بارزانی وای کرد شۆڕشەکە لە مەزنی خۆی و لە گەورەی خۆی کەم نەبێتەوە بۆیە لە مێژووی 6 ساڵی ڕابردووە چۆکو شۆڕشی ئەیلول و چوەکو فەرماندەی ئەو شۆڕشە سەرکردەی ئەو شۆڕکردکە بارزانیە ئەمە شتێکە ئەتوانم بڵێم دووبارە بوونەوەی نییە جاریش کە ئەمە دووبارە نابێتەوە گەورەی بارزانی لێرە لە دەرەکەوێت کە هەموو کورد لە ژێر ئاڵاکەی ئەوە ڕوبەڕووی داگیرکرد و ستەم
کارەکانی دەور و بەرمان بوونەتەوە بە تایبەتی لە عێراقا کە ئێمە لەم 100 ساڵی مێژووی نوێ عێراقا یەک لێک حکوومەتەیەک لە دوای یەکەکانی کە هاتوونەتە سەر حکم لەگەڵ کووردا باش نەبوون هەوڵیان ناوە کێشەی کورد بکەن بەژێر لێەوە یان با بڵێن خەفە بکەن خامۆشیکەن نەمێنێ ئەم شۆڕشە بێتەوە کورد جارێکی تر داوای حەقی خۆی نەکا ئەم 100 ساڵی ڕابردووە تۆ ناتوانانی باسی بارزانی نەکەیت و ناتوانانی باسی شۆڕشی ئەیلول نەکەیت. لە سەرەتا پارتی دیموکراتی کوردستان کە دروستە بێ مستەفا بەرزانی کە ئەچێتە کۆماری مابات وەک کەسێکی نەتەوەی کوردپەروەر لە ناوچەکەدا وەک نەتەوە تەنا کورد نەتەوەی چەساوە و نەتەوەی تر لەم منتیقەیە ئەنی نەتەوەی ئەوەندە ڕێژێکی ژمارێکی زۆری دانیشتوانی هەبێ تاچل بە لە نیسان و هیچ مافێکی نەبێت تەنا کوردە لە منتیقە بەڵام ئەو کاتەیش کە ئازادی خوازانی عێراقی کە قاچاقە بوون یاخو شەڕە بوو لەگەڵ ڕژەمەکانی ئەو سەردەما وەکوتم لای بەرزانی پەنادەیان ینی خۆیان لێ حەشارەدا یاخو لای بەرزانی ئەحوانەوە ینی بەرزانی خۆی خەباتی کوردایەتی بوو بەڵام لە پاڵ خەباتی کوردایەتیە دەستی کراوە بوو یاخود دەستی درێژە کرد بۆ ئەوەی ئەم ئازادی خوازانی عێراق پێکەوە بتوانن سیستەمێکی دیموکراتی یاخود پێکەوە ژیانی عێراقا فەرهەم کرد. پاش ئەوەی کە ملەتی کورد بووی دەرکەوت لە ژیانی چەند ساڵەیدا لەگەڵ عەبدولکەریم و غەیری عەبدولکەریم ژیانی بە شێوەی پێشوو زۆر زەحمەتە وە سەختە وە هیچ ممکن نییە بۆیە ناچار داوای حکمی ذاتی ئۆتۆنۆمی بۆ خۆی بکات لە چارچێوەی سنووری عێراقدا بۆ ئەوەی بتوانی نەختێ بە ئاسوودەگی و سەربەستی بژیت و لەبەر ئەوەی کە منیش یەکەکەم لە میلەتە و ئەو داخوازەش لەسەر ئارەزووی هەموو میلەتی کوردە بووێ منیش لەسەر ئەو ڕایەم لە ڕاستیا وەک ئاماژەم پێدا کە پارتی دیموکراتی کوردستان دروستە بێ لە باشووری کوردستان دروستە بێ و لە شێر ڕێنمایی مستەفا بەرزانی دروستە بێ بەڵام کە شۆڕژی ئەیلول هەڵەگەسێت تەنها کوردی باشووری کوردستان بەشداری ناکەن کوردەکانی تر لە پارچەکانی تر لە هەر چوار پارچی کوردستان مشارەکەکەن لە شۆڕشە و شەهیدی زۆریشانە بووە پارچەکانی تر هەم بە قەڵەم هەم بە چەک بەشدار بوون لە شۆڕ ئەمەش هیچێک لە کاریگەریەکانی کاریزمایی مستەفا بەرزانی بوو ینی کاریزمایی مستەفا بەرزانی لە تەنها لە باشووری کوردستانە قەتیز نەبوو بوو ینی کوردێک لە سنە بەلا مستەفای بەی خۆیەزانی لە دیاربکر بەرزانی بەی خۆیەزانی لە دیمەژ بەخۆی خۆیەزانی لە کەرکووک لە سلێمانی بەی خۆیەزانی کەسایەتی کاریزمای مستەفا بەرزانی و کوردبوونی ئەو عەشقی ئەو بۆ کوردبوون وای کردبوو کە کاریزمایی ئەو دابش بێ بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەمە وای کرد کوردی پارچەکانی تر لە شۆڕشی ئەیلولا لەگەڵ مستەفا بەرزانی مشارەکەن لە شۆڕش ئەوەی لەواتمانە کە لە مێژوو خوێندومانەتەوە کە بەرزانی نەمر دوای ئەوەی حکوومەتی مەلەکی ئەو سەردەمە تەنیان پێهاڵچنی و شۆڕشی مەهاباد جۆرێک لە سەرکەوتنی بەدەست هێنا و کۆماری کوردستان دروست بوو بەرزانی بەخۆی و 500 کە زیاترەوە چۆ بەردەمی قازی و پێوتی من سەربازی تۆ ئەمە ئەوەیە کە جەناب دەڵێ شۆڕشی بارزانی شۆڕشی مەلا مستەفا شۆڕشی لۆکاڵی نەبووە ئەو چۆتە بەردەمی قازی سەر کۆمار کوردستان پێوتە من وەکو سەربازی ئامادەم پلەی جنراڵیان پێبەخشیوە بەڵام دواتر بەرزانی وەک سمبولێک لە لای هەموو کوردێک یعنی ئەگەر بەرزانی لۆکاڵی بواە مەبەستی بەز منتقی کرمانجی ژوور و یا منتقی بادینان بواەوە نەبوو لەم شاری سلێمانیە لە ساڵی 1963 زعیمستی خەڵکیی زۆری گرتووە خەڵکی ڕۆشنبیریش خەڵمی خوێنەوار و خەڵکی تەمان عشاعیریش زۆریان لێ کردوون کە یەک قسەی ناشرین بەرامبەر بە بارزانی بکەن ئامادە نەبوون چەندین کەس لەو شوێنەی کە ئێستا پێڵێن پاچی ئازادی ئەو کاتە مووقعی سلێمانی عسکەریان پێوتوە لەوێ زیندە بە چاڵ کراوە تەنها لە پێناوەوەی یەک قسەی ناشرین لە زاری نێتە دەرەوە بەرامبەر بە بەرزانی ئەمە زۆر گەورەیە شۆڕشی ئەیلول هەموو کوردستانی کردو ئاسۆی بیری بارزانی بۆ کوردایەتی ئاسۆی بیری زۆر سەرکردە فراوانتر بووە یعنی ئێمە ئەگەر بە درێژایی مێژوو تەماشاکەین خاستان دەتوانین بڵێن بە تایبەتی لەم 150 ساڵ 140 ساڵ 150 ساڵی ڕابردووە چەندین سەرکردە هەڵکەوتون
و ناودارن و جێی ڕێز و خۆشەویستی و شانازی نەتەوەکەمانە بەڵام ئاسۆی بیری بارزانی بۆ کوردایەتی زۆر لە هی هەمویان فراوانتر بووە ئەو بڕای بە کوردستانی گەورە هەبووە زانیوێتی کورد لە هەر پارچەیەک بووی لەم پارچانە لە ژێر فشاری دەوڵەتە داگیرکەرەکانە لە چەوسانەوەیە لە مەینەتیایە ستەمێکی زۆری لێ ئەکرێ لەبەرەوە بڕای وا بووە کە ئێمە ئەبێ ئەم پارچانە خەڵکی ئەم پارچانە کورد هەر چوار پارچەکە یەکگرتوو بێ یعنی ئەگەر لە شوێنێک شۆڕشێکرا بە هەمووان پشتیوانی لێ بکەن نەگەوەی وەکو ئێستا ئەیبینین کە ئەم ئەزمونە پیا بووە ببینی لایەنی تر هەیە لایەنی دەرەوەی هەرێمی کوردستانی پارچەکانی تر دژایەتی ئەەکەن و ئەمە لە بیری بارزانیان نەبووە. لە ڕاستیا بارزانی وەگوتم گوێ لەو سیاسی و سەربازی بدی و دوماتکارێکیش وریاش بووە کە مامەڵە لەگەڵ جیهان و ناوچەکە بکات چونکە لەو سەردەمی دوو بلۆک بەندی سەرمایه‌داری و سۆشیالیستیە میلەتێکی وەکو کورد کەسێکی وەکو بەرزانی نەبووایە زەحمەت بوو بتوانێت ئەو کارکتەرێکی وەکو ئەو نەبووایە بتوانێت ئەو جۆرە گەمەیە بکات لە ناوچەکە بۆی چۆن کورد دەڕاستکە ئەو جگە لە ڕێکەوتنی 11 ئازار بۆ لە دوای ئەوەی کە لە سۆڤێت دەگێڕێتەوە دەستکەوتێکی گرنگ کە لە سەردەمی قاسمە پێم وابێ کە لە عێراقا تەشبا کە کورد و عەرەب هاوبەشن لەم نیشتمان و دواتر 11 ئازار ڕێکەوتنی 11 ئازار کە ئەتوانم بڵێم دانپێنانێکی دوکۆمنتی بوو واقعی بوو لەیان ڕژیمی ئەو سەردەمەی عێراقەوە کە کرێ ئەم دوو مەرحەلەی بارزانی ئەتوانی بە وێزگەیەک لە وێزگەکانی ئاسایشی نەتەوەی کورد حسابی بۆ بکەین هەم ئەوەی کە کورد و عەرەب هاوبەشن لەم نیشتمانە و هەم ڕێکەوتنی 11 ئازار ئەمە لە ئەنجامی بیرکردنەوەی ئەو دیبلۆماسیەتی ئەو بەڕازگۆیی ئەویش بەڕاستی لەگەڵ چ لەگەڵ ناوخۆی کووردا و چ لەگەڵ دەرەوەیشە بە سەراحەتی ئێمە چیمانەیە وەکو کوردوانە و بارزانی هەوڵشی هەمیشە ینی ترازان لە ماڵی کوردان نەبێ و ئەو زمانەیەشی لەگەڵ دەوروبەرا ینی بەکارێنە زمانێکی سیاسی واقعی بوو کە مافەکانی کورد تەنها مافەکانی کورد ئامانجی ئەوە ئامانجیتری نەبوو لەگەڵ دوژمنەکەی بۆیە توانی هەم بە گفتوگۆ لە ئاسینە و دەوڵەتی و هەرێمایەتی ئیقلیم و عێراقیە لەو قۆناغا بتوانێت چ بە زەبری شەڕ بێ و چ بە زەبری زمانی دیبلۆماسی گفتوگۆ بێ لەو دوو وێزگایە دوو دەستکەوتی گەورەی بۆ گەلی کوردستان بەدەستێن کە قاسم هاتووە ئەوان تێگەشتون کە بارزانی چ قورساییەکی هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سەربازی لە 58 تا کە بارزانی لە 58 و 59 گەڕایەوە طبعا هەر ئەو قورسایی ئەو شۆڕشانەیە کە بارزانی کردوێتی عەبدولکەریم قاسم و پیاوانی شۆڕشی 14 تەمووز یەکێک لەو دەستکەوتە گەورانە کە عێراق وەتەن و نیشتیمانی هاوبەشی کورد و عەرەبە هەر بەم دەقە هاتووە نیشتیمانی هاوبەشی کورد و عەرەبە و ئەوەیشی دیایە کە زمانی کوردی زمانێکە یعنی تر کۆمەڵێ مافی کەلتوری باشی تایە کە
لە شۆڕشی چواردەی تەموز و تەنانەت لە ئاڵاکەیشە هێمای کوردستانی تیابوو. ئەمانە هەمووی دەستکەوتی گرنگن، بەڵام دوایەوە کە عەبدولکەریم قاسم هەندێک صفاتی هەبوو تۆزێک تاکپەرستی و ئەمانە و خەڵکی شۆڤێنیزم و خەڵکی ئەو کاتەی چەپەکانی سەر بە مارکسیزم چوونە بەدەستی وایان لە عەبدولکەریم قاسم کرد جۆرێک لە پاشگەزبوونەوە و دوایەوە شۆڕشی ئەیلولی لە سەرەتای شۆڕشی ئەیلول لە 60 لە مانگی نوێی 60ەکە ئەوەی لێکەوتوانە بەداخەوانێ دێنە سەر دواتر لە ساڵی 1970 بەعز زۆر ناچار بوو کە ئیزانی بەبێ کورد ناتوانێت جێپی خۆی بچەسپێنێ. ئەوە بوو هات سەدام بۆ خۆی بە شخصی هاتە گەڵاڵە و حاجی وەمەران و مفاوزاتی دەست پێ کرد و بەیانی ئەنگزی ئازار بەڕاستی من تا ئێستێژ ئەڵێم ئەمەی ڕاستە ئێستا ئێمە دەستکەوتی گەورەمان هەیە فیدرالیە، بەڵام هەموو سەیری بێندەکانی یانگزەی ئازار بکە تا لەو کاتێشەوە تا ئێستش هەمان ئەو یعنی بانی یانگزەی ئازار بوو بە بەردی بناغە بۆ ئەوەی ئێستا سیستەمی فیدرالی لە کوردستان لە عێراق بەگشتی و بۆ کوردستان بە تایبەتی کەواتە دەستکەوتی زۆر گەورە بوو. لەوانە زمانی کوردی هاوتای زمانی عەرەبیە لە عێراق زمانی فەرمیە، بەڵام جێبەجێ ئەکریا جێب ئەوە مەسئلەیەکەیە، ئەوە پاشگەزبوونەوەی خەڵکانێکی شۆڤێنیزمە یا خەڵکانێکی تایفیە کە نایەنەوێ مافی کورد بدەن سەرەڕای ئەوەی کە لە دەوروبەری عێراقیش حکوومەتەکانی ناوچەکە بەو دەستکەوتانە زۆر قەڵسن، هەموو کاتێک هینەکەن زەختەکەن فشارەکەن سەر عێراق کە ئەو دەستکەوتانە بچووک بکرێتەوە. بەڵێ دەستکەوتەکانی یانگزەی ئازار زۆر گەورن و تا ئێست بەردی بناغەیە بۆ ئەو فیدرالیزمی کە ئێستا لە عێراق هەیە. پێش ڕێکەوتنامە یانگزەی ئازار یەکێکی تر لە دەستکەوتەکان کە ئەویش هەر بەهۆی پارتی و بەهۆی شخصی بارزانیەوە کە ئەو کاتە لە دەرەوەی وڵات لە یەکێتی سۆڤێتی ئەو کاتە دوورخرابوو چوبوو بۆ ئەوێ و پەنای بردوو بۆ ئەوێ ئەگەر بچینەوە سەر کۆدەتاکی ساڵی 1950 ئەفسەرانی ئازادی خواست قیادەی عەبدولکەریم قاسم لە نووسینەوەی دەستوری ئەو سەردەما لە دوای سیستمی شاهەنشایی لە عێراقا کورد بۆ بە هاوبەش. ئەمەش بە یەکێ لە دەستکەوتە گرنگەکانی شۆڕش و بەرخۆدانەکانی بارزانی ئەژمێردێ. دواتر کە شۆڕشی ئەیلول دەست پێ ئەکا و تاک و ساڵی هەفتا بەیان یانزەی ئازار دەرەچێ بۆ ڕێکەوتنی یانزەی ئازار ئەعتراف بە ئۆتۆنۆمی ئەکەن. لەم کاتە کە ئەعتراف دان بە ئۆتۆنۆمی دەنرێ بۆ کوردستان لە هیچ پارچەیەکی کوردستانە هیچ مافێکی بچووکیش نەبووە لە پارچەکانی تری کوردستان. یعنی گرنگی ڕۆڵی بارزانی بۆ چەسپاندنی مافی نەتەوەی کورد لە عێراقە و هۆشداری بە دەوڵەتەکانی تر بدات بڵێ ئەبێ ئێوەش دان بە مافی کووردا بنێن لێرەوە سەرچاو لێ بۆی مێژوو نووسان یان لێکۆڵەرەوەکان ئەگەر بێن باسی بارزانی بکەن و باسی دەستکەوتەکان بکەن ئەبێ باسی گەورەی ئەم پیاوە بکەن کە چۆن توانیوێتی ئەم دەستکەوتانە بەدەستبێنن. هەلومەرج زۆر لەبار نەبووە حەزەکەم بۆ بزانن. ململانەی دوای شەڕی دووەمی جیهان لە بینی با بڵێن بلۆکی سەرمایەداری و بلۆکی سۆسیالیزمیە ئەم ململانەیە کۆمەڵێ مستەلزەماتی خۆی هەبوو، پێداویستی خۆی هەبوو. بۆ نمونە با بڵێن دابەشبوونی هێز و دابەشبوونی هەژمونی ئەم دوو بلۆکە لەو ململانێ گەورەیە سیباقی تەسەڵح ینی پێشبڕکێی چەکسازی لە بینی سۆڤێت و لە بینی ئەمریکا هەمیشە ئەو ململانەیە وای کردووە کە حەقی زۆر لە میلەتان بخورێ بە تایبەتی کورد. قوتێکی وەش نەبووە خۆی ڕابگری مقابلی ظالم کە حتا دەنگەکەی خۆ بەڵام ئەمڕۆکەنی ئەوە وەبزانم هەیە و دەنگیش بە هەموو جێگاگەیوە. ئەمەلمان وایە کە حکوومەتەکانی خارجیش موجبی قوانینی بینە دووەلی ینی ملەتی کورد بیگەینە ئەمانەتێک کە بەمانەکەن ببیتن لە دەستی ظالم و خیانەت و ئەمە لەگەڵ شعبی عێراقیش ئەوەیە کە چۆن زەرەر لە ملەتی کورد ئەکەن و لە ملەتی عەرەبیش ئەکەن پێکەوە تەفاهم کەم حکوومەتێکی خێر بینەسەر.